نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمە و قوبات تاڵەبانیش جێگرەکەیەتی کە 4 ساڵە بەهۆی بێوەڵامیان بەرامبەر داواکاری مامۆستایان و موچەخۆران ئێستا لەسەر شەقامەکان بەدەنگی بەرز بە ئەندازیاری تاڵانی وڵات ناویان دەهێنرێت. بە کورتی و بە کوردی ئێستا نێچیر بارزانی قوبات تاڵەبانی بۆی لواوە لەبەرەوە ئەڵێ میلەت کوبۆڵێکا بەڵام میلەت زۆر لەوان بە ئاگاتر و بە ویژدانتر و مرۆڤترە لەبەرەوە میلەت بە ئاگا هاتووەتەوە بۆیە قوبوڵی ناکرێت. داواکاریمان لە قوبات و لە نێچیرە کە ئەمانە بە ئەندازیاری تاڵانی ناسراون لە حکوومەت یاریمی کوردستانە ڕاستیمانە دەوڵەتمەدار نین ئەمانە کۆمەڵێک لەو دەسەڵاتن کە بە ئەندازیاری تاڵانی ناو دەبرێن کە دەبووای ئەندازیاری ئاوەدانی بووە نایە ئەندازیاری خزمەتگوزاری بوو نایە ئەندازیاری پارێزەری هەموو چین و توێژەکان بووایە. مامۆستا و فەرمانبەر پزیشک و خانەنشین و کەسوکاری شەهید و تەنانەت پەرلەمانتار و هاوڵاتیانیش ناوهێنانی دەسەڵاتدارانی هەرێم بە دز و تاڵانچی لەلایەن ئاسایی بووەتەوە چونکە تووڕەیی و ناڕەزایی پێشوویان هیچ بەرپرسێکی بە ئاگا نەهێناوەتەوە و 4 ساڵیشە بە ناوی سیستەمی بەناو پاشەکەوتەوە چاویان لە گیرفانی موچەخۆران بڕیوە و دەستیان لە قوڕگیان ناوە. ئەمە ژیان نییە ئەمانە بۆ خەڵکیان دروست کردووە دوو دەسەڵاتی دز و دوو دەست چوونەتە حکومڕانی بە ناوی حکومڕانیەوە بێمنەتن لە مردنی خەڵک لە برسیکردنی خەڵک لە چەوساندنەوەی خەڵک ئێمە لەگەڵ خەڵکین لە پێشیانەوەین با خەڵک بەردەوام بێ بە بەردەوامی خەڵک ئەوان چۆک دادەن نە شەرعیەتی نێودەوڵەتیان ماوە نە ناوخۆییان ماوە ڕۆژ بە ڕۆژ تەنازولی گەوراکەن بۆ عێراق لە پێناویمانەوەی خۆیانە بەڵێ حکوومەتی هەرێم ئێستا داهاتی مانگانەی 1 ملیار دۆلارە درۆ ئەکاکە ئەڵێ نیمە و بەهانەی نییە دەستکاری موچە و ژیانی خەڵک نەکات دەبێت خەڵک بەردەوام بێ خوێندن با بوەستێ نەخۆشخانە با بوەستێ فەرمانگە بوەستێ ژیانی خەڵک وەستاوە بۆیە دەبێت ژیان بوەستێ بۆی سەر لە نوێ ژیان دروست بێتەوە. دەسەڵات کارێکی کرد میلەتی وا بێزار کرد بەڵام دیارە دەسەڵات ئەوەندەی مەبەستی بوو پارە و سەرەت و سامان کۆکاتەوە ئەوەندەی مەبەستی بوو کۆمەڵێک بەرپرسی گەندەڵ پێک بگێنێ ئەوەندەی مەبەستی بوو داهاتی ئەم وڵاتە تاڵانکە ئەوەندە مەبەستی خزمەتکردنی خەڵک نەبوو. من پێم وایە دەسەڵات زۆرتر بیری لەوە کردەوە نەک لە خزمەتی خەڵک بۆیە دەرەنجام بەم ڕۆژە گەیشتین کە من پێم وایە ئەمە سەرەتای کۆتایی ئەم دەسەڵاتی کوردیە. فەرمانبەران و موچەخۆران لە نێوان سەرۆکوەزیرانێکی کورد و سەرۆکوەزیرانێکی عەرەب بەبێ هیواییەوە ڕژاونەتە سەر شەقامەکان بڕواشیان وایە کراونەتە قوربانی ڕێککەوتنێکی دوو قۆڵی دوو سەرۆکوەزیران بۆ وەرگرتنەوەی پۆستەکانیان کە بێنە سەر جادە دژی ئەم دەسەڵاتە دژی عەباتی کە 3 مانگە ئەمەلێکیە بە فەرمانبەران و نەی بردە سەر ڕێککەوتنی ژێربەژێری کرد بەداخۆ لەگەڵ بنەماڵەی بەرزانیە زۆر بەداخۆ کە ئەم چین و توێژە ئەمەلێکی باشی هەبوو بە عەباتی بەس بەداخۆ بۆ بەڕێز عەبادیش ئەویش بێ ئەمەلی کرد. دژی گەندەڵیەت دژی شەفافیەتی ناحکومەتە بۆ ئەو ڕێککەوتنە ژێربەژێرانەی کە تا ئێستا ئیکار لەگەڵ هاوڵاتیانە و هیچ هاوڵاتێک ئاگادار نییە. پێویستە ئێمە دایک و باوکی خوێندکاران و هەموو ئەوانەی کە لە ماڵ دانیشتون دژی ئەم دەسەڵاتە بۆستینەوە. داواکاری مامۆستایان لە وەرگرتنی موچەی بێپاشەکەوتەوە گۆڕاوە بۆ ئەوەی چیتر ئەم دەسەڵاتدارانە توانای بەڕێوەبردننی وڵاتیان نییە و پێویستە واز لە دەسەڵات بهێنن چونکە بەوتەی موچەخۆران ئەنجامی 26 ساڵی حکومڕانیان جگە لە دزی و گەندەڵی و لە دەستدانی لە 151 خاکی هەرێم هیچی تر نەبووە کە خەڵکیشیان هێناوەتەوە سەر ساجی عالی. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.